چان لێبێ ئێستا سعات نزیکەی دەیشەوە و من هاتووم بۆ گوندی مەروێ لێرە گوند ئێستا تەواو خامۆشە تەواو بێدەنگی پێوە دیارە چونکە گوندنشینانی ئێرە لە سعاتدەوە ئیتر ئەخەون بۆیە منیش ئەم شەو هاتووم لە نێو ئەم سروشتە جوانەیە لەگەڵ ئەم دەنگی سروشتە و لەگەڵ ئەم ئاسمانە ساماڵە لێرە بەدەم سێرکردنی ئەستێرەکان و ئەم دیمەنە جوانانەی ئەم گوندە منیش ئەم شەو بەڕێ بکەم بۆ ئەوەی بزانم لە دەستپێکی ڕۆژە گوندنشینانی ئێرە بەچیەوە خەریکن بۆیە ئێستا چراکانە کوژێنمەوە ئەخەوم و بەیانی لەگەڵتانە بم. دەستپێکی ڕۆژێکی نوێ و خۆر هەڵهاتووە ئێمەش بەڕێیەکەوین بەرەو ناو گوند با بزانین دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵ گوندنشینانە چۆنە بۆ ئەمە بەستا لە گوندی مەروێم لە شارباژێڕی جوان هاتووم بۆ ئەوەی لەگەڵ گوندنشینانە بزانم دەستپێکی ڕۆژە نوێەکەیان چۆنە بە چ شێوازێک هەروە دیمەنی جوانی گوندیش ببین و بۆ ئێوەشی بگوازمەوە بە هەر شوێنێکا سێرەکەی دیمەنی جوان و سەرنجڕاکێشە بینی سێری ئەم دیمەنە جوانەکەن ئەمەیەکێکە لە ئەو دیمەنە ناوازانی کە لە گوندی مەروێیان من بەدیم کە حەزم کرد ئێوەش بیبینن اینجا دیمەنی زۆر ناوازەتر هەیە وەرم با پێکەوە بڕۆین بۆ ناو گوند و لەگەڵ گوندنشینانە گفتوگۆ بکەین و بزانین خەریکی چینام بە. بابزانین خەڵکی گوند سەرقاڵی چین لەم ناوە ئەبینم مەڕ و ماڵاتەکانیان ئامادە کردووە بۆ ئەوی بیانن بۆ گەشت و بەرەویان لەوەڕێنن. بەرەدەی مام حاجی سڵاو لێبێ. سڵاو لە خۆتان بێ. باشی شکر. چاوەکەمی ئێوە چۆن شکر باشن؟ سپاس باشی مام حاجی. سەلامەت بیا خۆ مەمنونم. زوو هەستاویوە نییە؟ بەخوا زوو هەستاوم لە 3:30 هەستاوم. خوا بێەوەی بێ. مام حاجی ڕۆژانە لە ساعت چەندەوە ئاوە ئەم مەڕانە ئاماداتی بۆ بیان بێ؟ وەڵا لە سەعات 4:30 دەریەکەم. لە 4:30 یان؟ ئەرێ وەڵا. باشە خوا لە شفاف خوا بێەوەی بێ. دووبارە سڵاو لێبێ. چای منی بەڕێزی. تورەکەی چی پێ تورەکەی چییە؟ وەڵا ئەوە نانی تایە خۆری تایە و پیاڵەی تایە و شەکری تایە. ئەوە چی پێڵەنەوە تورەکەی مام حاجی؟ ئەوە پێڵێن بوخچەیمە بوخچەی پێیان بوخچەی چێوی شوان. ئێستا تۆم ڕۆ چی پێیە؟ وەڵا هەموو شتێکم بێ نانم پێیە ترۆزیم پێ تەماتەم پێیە هەروە بێتەوە ئیتر شەکرم پێیە چام پێیە چی هەموو ئەوەی پێویستێ بهێناو مامڕۆ. وا لە شساخ بێ و نەمرێ سەڵامەتی یاخۆ مەمنون. ئاوی ساردیشم پێیە سەهۆڵاو. ئاوە گرنگەوە نیە وەڵا سەهۆڵاوەکەشم پێ ئەوە تا ئەو سەهۆڵاو پێ نەبێ خەنچێم نەتوانیا کاکە لەو چێوەی خواوی لێنی ئاوی ساردی لێنی وەڵا. ماڵاتەکە ژوا وردە ورداڕۆن پێم بابڕۆ. مام حاجی بەروبوومی شیر ئەم ساڵ چۆنە؟ وەڵاهی باشە لەخوا بەزی. باشە زۆر باشە ئێوە ئێستا کە ئاو بم بەرەبەیانە ئەم مەڕ و ماڵاتە بن تا سعات چەند لێ؟ وەڵا ئیتر هەتا سەعات 6 ئێوارە لێ. تا 6 ئێوارە تا زۆر 6 هیلاک ئێوارە. نابی؟ بەڵێ هیلاک نابی زۆر؟ ئەگەر ئێ سێریان پوری بۆ خۆی ئەلەوەڕێ بە لەوەر ئەڕوا تێرە خوا ئەنجاتێتە سەر مۆڵەکەی. لەوێ دوێڵم بۆ داناوە لێ ئەدوڵی گەورەم بۆ داناوە ئاوە خواتەوە بخۆی لێ بوو هەتا سەعات 3:30 ڕای نادەم. 3:30 ئەنجا هەڵیەستێن و لێ خڕم بۆ شێوە بخۆی لەوەڕ هەتاشە. فەرموو فەرموو فەرموو. ئەرە وەڵا وا وردە وردە سەرکەوت دەڕوا بێ بڕوا. فەرموو. وەڵا دەمێ. بەخوا لەوانەیە 5-6 ساڵە مشوانیەکەم. ئەرێ وەڵا 7 دانە ساڵە ئاو لەگەڵ پاساڵی ڕۆ. ئەرێ وەڵا خۆشوانی ناخۆش نییە خۆشە شوانی. زۆر خۆشە ئارە وەڵا. هیلاکی نییە؟ ناوەڵا. تۆزە لە مەڕەکان دوورەکەم بۆ تەپوتۆزیان جوان نا. وەڵا چونە تۆزە بە تەپوتۆز خەڵسم. بەخورا. ئەرێ وەڵا. بۆیە ئێوە ژاو بەرەبەیانە ڕۆ بۆی نەکەونە بەرگەرمان.
بەزاتی خوا سعات 4:30 لێ یەخڕم 4:30 زۆر باشە بەڵێ. چانەش کاریگەری خۆی الله عەرێ والله کورجان گۆچانم پێ نەبێ ناتوان بەخۆر هەموو شوانێتم بینی و گۆچانی پێ بۆمان حاجی بەخوا من بێ گۆچان ناتوانم بڕۆم برێ ئەوە شوام تەمەنەکەیە چی کوڕی تەمەنەکەی خۆ پیر بووم کاکە بۆ تەمای تازە گەنجوە بم ئێ مادام شوانیەکەی هێشتا ماشەڵێن نانا لەخوا بە زیاد بێت بە بەرمانەوە ماوە باوکم یاخوا لە ساغ بێت خەڵکی هەمیشە تەندروستیان باش بەڵێ بەڵێ ئەوەیە کە ئاوا بەرەبەیان آخر ئەوە دەڕۆین و بزوو وەڕۆین کاکە نانوشە ئاخۆن لە کێوی خۆش و ئیسراحەت دەکەین و نانوشای بانی خواردۆ جا بۆنی ڕۆخمە بتوونیوە جا بۆنی ڕۆ ناگەڕێتەوە ماڵەوە نام بۆ بووێ ئەبێ ئەو بخچێ و دەڕۆم بۆ کێوی لە کێویشتە لەوێ کورە هەموو شتێک بەخۆم برا باشەمام حاجی و تێ فەرموو. چاوکتی و ئەوانە و پێ ئەیلێ چۆن ئاگرێتەوە بێ قەزابی یاخواسێکم پێ پوشت توێنە پوشت بۆ کەمەوانە سموچکە سەر داوێ مقۆرەکەی بەرەخ زۆر زۆر سپاس بۆ دەی چای من یاخوا بەخێرن زۆر زۆر سەر سپاس ئەو چاوانم ڕەبی بەخێرن لە خزمەتاندا هاتون بۆ لای دوو خاتونی ئازا بم بەیانە سەرقاڵی کولێرەکردن تەنوریان گەرم کردو و خەریکی کولێرەی گەرم و گوڕنەکەن بۆی کە سفرەخوانێکی جوان بۆ بەیانی بڕازێنەوە منی ژووردە وردە بەدەم قسەکردنەوە یارمەتیانێم و کولێرە دروست دەکەم سڵاوتان لێ بم کاتتان باش بێ بەخێر بێن زۆر سپاسان خۆشحاڵین بە هاتنتان خانگیان با لە تۆ دەست پێ بکەم پێم بڵێ ئەم هەویرە بگومان تازە شێلاوتانیان لە شەوە شێلاوتانە بۆی کە ئاو بەیانی زوو کولێرەی شەو شێلاومانە ئەی باشە نابێ هەربیانی بیشێ نەخێر بۆچی لێرەکەی بەکەڵک نایە ئەبێ هەویرەکە باشەڵ بڵێنە بەڵێ زۆر باشە هەموو بەیانێک ئاوە کولێرە دروستەکەن وەڵا جار بەجار هەموو بەیانێک نییە بەڵام ئەشیکەین باشە تایبەتمەندیم هەویری کولێرەیەکە بە تەنور بیکەی چ تایبەتمەندیەکیە بێت چ جیاوازەیەکیە بێ لەگەڵ هەویری ترە ئەبێ هەڵبێت بیشێکە شێلات شەو بۆ بەانی هەڵێت ئەگینا ناتوانێت یەکسەر بیشێلی و بیکەیت خەمیرە وشتی بەڵێ بابا خەمیرەی تێەکەین ڕشکە شمڵی تێەکەین ئابوونی زۆر خۆش ڕشکە شمڵی دوای هەر کولێرێ ناشتین بوو نەڵێ میلانێ زۆر باشە کافێ خانگیان تۆش چاک گەرماتەوە نییە خەریکی کولێرە پێوەیانی یاخوا لە ساغ جوانی شە لەبەر کردووە بۆی کافێخان بۆچی زۆر کەسێ بە خۆشمەوە ئەڵین ئەو تەنورە زۆر گەرمە چۆن ئاوا دەستی پێوایان ڕاهاتنە ئێستا من ڕاهاتم من هەر لە مناڵیەوە خۆم کاتێش کە لای ماڵی باوکم بم خۆم نان و کولێرم پێوە داوە ئیتر کێشەم نییە ئەمە ئێستا وازان دوو جۆر کولێرە هەیەکیان بەڕۆنەوە ئەوی تریشان کولێرەی ئاوی بەڵێ ئەمە ئێستا کام ڕۆیکەم چییە؟ ئەمە کولێرە بەڕۆنە ئەتوانم بە ئاویش پێوەی دەم هەر لەم قیاسم چ جیاوازیەکیە کافێخانە دوو جۆری کولێرەیە؟ وڵی ئیوا ڕۆنەکەی پێخۆشە و ئێستا من خۆی شخصی دایکم حەزی لە کولێرەی بە ئاوە حەزی لێ نیە بۆ ڕۆنی لێ باشە باسی ڕۆنە کرد حاجی ئەحمەد وابزانم پێویتم وتی بە ڕۆنی کوردی کولێرە تامێکی تری هەیە ئەمە ڕۆنی کوردیە بەکارێنن نەوەڵا ئەمە زەیتە پێیەکەین و ئەجا دوای ئەوێکی حەزی لە ڕۆنی کوردی بێ پێی چەورەکە و بە ڕۆنە کوردیەکەەوە یاخوا لە شتان بەخێر بێن خۆشحاڵ بوون بە هاتنتان. سڵاو لێ بەدای حەلاوتیان باش ژیانت باش بە خێر بێ سەر چاوم بە خێر بێن یاخوا زۆر سپاس دەکەم هاتوون بۆ لای دای یاخوا بە خێر بێن سەرخاڵیشینی ئەم مانگایە چاو گەشت بە یاخوا هەموو بەیانێک ئاوا مانگەکانە بەڵێ هەموو بەیانێگان دۆشینە لە سعات چەنەوە هەڵەستە لە سعات کە بۆ نێژێ هەستان ناخەوینەوە کردین بۆ لاانێ تااقەتیانەکەین و
شیرەکەیە بینەوە ئەیکڵێنین و ئەکەین بە ماست و حواڵەی شاری ئەەکەین دۆشین ئەگە خۆ لە شتان ساغ بە قوربانت بێ. ئەی دا حەلاو دوای ئەوەی کە ئەم شیرەتان دۆشی چی لە مانگاکە مانگاکە ژەبەن بۆ ماگاکانەوەی بۆ دەشتەیەکدان لەوە ڕێنانبەستینەوەوانێت تا ئێوارێ ئێوارێنینەوەوان دۆشین و دابەستینەوە. باشە دۆشینی مانگە هیچ فەنێکی تایە ئێستام نەگەرمێ تاقیکەمەوە مانگەکە بتۆشم ئەتوانم بیدۆشمیان هیچ ڕێنمایی یەکەیە تۆ پێم بڵێ بڵێ وەرە ئاوا بیدۆشەوتەوە تاقیکەمەوە بزانم وەرە ئەزانی وەرە هەرچەنە تۆزێ ئەشتستم لەوانێ نەزانم وەرە پێشەوە ئەو داعیبینی ئاوا دەست هەودا دەست خۆ زۆر چاکە باشە دا حەلاوگیان بەخوامەش لە زانینی خۆیە من هەر نەشم زانیوێنێ باش دا حەلاوگیانوتە دواتر ئەم شیرانە ماستی لێ دروستە ماستی مانگا لەگەڵ ماستی مەڕا چ جیاوازی ماستی مەڕی جوانترە و خۆشترە لە ماستی مانگا خۆشترە بەتانترە ئێمە هەموو بەیانێکەمە ئیشتانەوە حتا لە لادەی بین ئەمە ئیشمان بووە ئەر ئیشیشمان لەبێت تا لێرە بین ڕاستەکەی ئەی ئەوە چی بوو داتان نابوو ئەو مانگای بۆی کە بخوا ئەوە جیایە بوان هینی کردووە هەباشەی کردووە و وردی کردووە جا بۆیان تیەکەین و لەگەڵ هەردا بوان تیەکەین دانین ئابێ لە بێت چی بێ ئەبێ لە کاتی دۆشینە ئەو وەڵا بێت لە بەردەمیان بێ ئینا ناوەستن زۆر دۆشی بەمێ دا حەلاو ئێوە بەیانیان باس لەو کردوتە ماس دروست دەکەن و لە دوای ئەم بابەتانەوە ئەی کولێرە دروست ناکەن بەیانیان جاری وا دروست دەکەن جاری وا دروستی ناکەین ترکە بەپێ ڕۆژە ئارەوەڵە ئەی باش پرسیاری کرد لە سەڵێکی ئاوا شیر چەند ماستی لێ بەرەمێنن چەند ماستی لێ ئاوا بەڵێ دوان بێ سیان بێ لێ دروست دەکرێ سیانی لێ دروست دەکرێ ئەشی ئاوا زۆر چاکە لە شتان ساغ بێدا زۆر زۆر سپاس ماندوومان کردی دەستە خۆش بێ و لە شوو ساغ بێ زۆر زۆر سپاس حافیز ژیانکردن لە لادێ ئەرک و ماندووبوونێکی یەکجار زۆری هەیە بەڵام لەگەڵ بینینەوەی بەرووبوومەکان بەگومان ئەرک و ماندووبوونەکانی ژەڕەوێتەوە هەمیشە زانین ئەو بەرووبوومانی کە خۆماڵین و بەدەست و پەنجەی جووتیارە کوردەکان بەرەم هاتووە کام و چێژ و لەزەتێکی زیاتری هەیە بۆی کە قسە لەسەر بەرووبوومە کشتتوپاڵەکانی گوندی مەروێ بکەم لەگەڵ کاکە خالیدا گفتوگۆکەم کا خالیجانم کاتەوە باشۆنی هەموو کاتێک و باش ئێوەش بەخێر بێن سەرچاوم زۆر سپاس بە خێراتنی ئێوە هەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بۆ گوندەکەمان گوندی مەروێ زۆر زۆر سپاس بەدەم قسەکردنەوە خەریکی پیاسپاکردنی ژەبین کا خالی پێم بڵێ بەرووبوومی با لە پیازەوە دەست پێ بخۆم بەرووبوومی پیازم ساڵ چۆن بوو بەرووبوومی پیازم ساڵ خراپ نییە هەم بە حکمی ئەوەی ئاو باش بووە و عەرزەکانی ئێرش عەرزێکی پڕ پیت و بەرەکەتن باشە ئەو زەوی کە پیازی کا بەرهەمە هێندێ ئەبێت تایبەتمەندیەکی هەبێت تایبەتمەندیەکەی هەر هەموو زەویەک بۆ پیاز ئەبێت بەڵام زیاتر ئەوانەی کە گڵن گۆشتە گڵێکی باشترە پیازەکە باشتر تیای ئەبێت باشە کا خالید جگە لە بەرهەمی پیاز گوندی مەروێ چ بەرهەمێکی تری هەیە ئێستا بۆ نمونە ئێوە چیتان پێگەیشتووە دیارە من وەک ئیشی خۆم ئیشی زراعیم نییە من کارمەندی تەندروستیم بەڵام لە مقابلی لە دوا دەوامی ڕسمیەکانەوە دوا دەوامی بڵین بنکەکەەوە خەریکی هەندی ئیشوکاری ترین لەوانە پیازە تەماتەیە خەیارە هەم بەشی خواردن هەم ئەوە یەگەر کەمێکیش زیاد بێ بەشی فرۆشتنیشی لەکەین دیارە گوندی مەروێ عەرزەکەی ئەمەنە بەپیتە ئەگەر بە هەشتێکی بکەیت هێشتا هەر بەرووبوومی خۆی بە زیادەوە ئەدات بەڵام وردە وردە لادێکان بەرەو چۆڵی ئەڕۆن ینی وای لێ هاتووە خالی تۆکاری ئەو بۆ چێ گەڕێنیتەوە بۆچی زۆر کادەست هۆکاری ئەوەی بەرووبوومی کشت و کاڵی ئێستا ناگاتە ئەو حاڵەتی خۆشییانی کە جووتیار بتوانێت بەرووبوومەکەی خۆی پێبژێنێ لە دەرەوە بەرووبوومی کێت بەرووبوومی بە بازارکردن بۆ ئێمە بە حەقەت لەوانەیە بڵم هەر زۆر ناخۆشە بۆ ئێمە
چکە شوێنەکەمان دوورە ئەو بەروبوومەی کە ئەینێرینە دەرەوە لە کرێسایارە و ئەوەی ئەلوۆشت کە لی هەڵەگری بەقەدر ئەوەنە بۆ جوتیارەکە نامێنێتەوە لەبەرەوە ئەمە هۆکارێکە بەوەی لادەکان بەرەو چۆڵی ڕۆیشتون ینی مەروێ ئەتوانم بڵێم لە زۆربەی دەکانی ئەم سنوورە قەرەباڵغترە بە حکمی زراعیەکەی نییە بە حکمی ئەوەی سەرمەرزە تۆزێ هاتوچۆی گەشت بڵین تیجاریتیایە گینە هێشتا هەندێک گوند و لادێشەیەکە خالی بەڕاستی مۆرکی لادی پێوە نەما بەڵام بە خۆشحاڵی و مەروێ هێشتا هەر بۆن و بەرام مۆرکی لادی پێوەیە زۆر ئەچیتە ناو لادەکانەوە ڕەنگە زۆر بە دەگمەنیش خانە خۆر ببینی وەنیێکا مەروێ هەتا ئێستاش مۆرکی لادەیەکەی لە دەست نەداوە بەڵام چەنە خەڵکی گوندنشینانیش حەقی خۆیانە بە شێوازێک بژین کە ژیانیان ئاسانتر بکە ڕەنگە زۆر کاتخان و زۆڵ ئەرک و ماندووبوونی ئێوە زیاتر بکات بەڵام هەرمانەوەی ئەو خان و قوڕانش ڕەنگە خۆی لە خۆیان جوانەیەکی تایبەت هەم جوانیەکە هەم تەندروستریشە ینی ژیانکردن لە خانوەگەڵەکاندا تەندروسترە لە خانووی ترە زۆر باشە زۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە لە کاتمان گرتی قسە بۆ کردی ماندوو نەبی ئێوەش بەخێر بێن خۆشحاڵ بووین هیوادارین سەردانتان بۆ هەموو گوندەکان هەبێت بەسەرکردنەوەتان بۆ هەموو گوندەکان هەبێت و هیواداریشین حکوومەت کارێک بکات کە ئەم خەڵقا بتوانێت دڵی بە گوندەکەی خۆی خۆش بێ بێتەوە خەریکی ئیشوکاری زراعی و ئاژەڵداریەکەی بێ بتوانێت ژیانی خۆی لێ مسۆگەر بکە حکوومەت هاوکار بێ لە گەڕانەوەی خەڵک کۆچێکی پێچەوانە دروست بکە لە شارەوە بەرەو لادەکان نەک لادەکانمان کە ئێستا بەرەو چۆڵی ئەڕۆ هیوادارین دووبارە دەست و چاو خۆش بێ و سپاس بۆ تۆ ئێوە ژیاخوا بەخێر بێن ئازیێت و کێشا سەرسەر و سەرچاو لە دوای بەڕێکردنی هەندێک لە کار و چالاکیەکانی گوندنشینان ئێستا کاتی ئەوەیە کە نانی بەیانی بخۆین بێ هەموو لایەک ناخۆش سفر و خوانێکی زۆر جوان ئامادەی دوای ئەوەی کە کولێرەیان دروست کرد مەڕ و ماڵاتەکان بران بۆ لەوەڕ هەروەها مانگایان دۆشی کۆمەڵێک چالاکی تر ئێستا ئیتر کاتی ئەوەیە کە کەمێک پشوو وەرگرن دەستان خۆش بێ سفر و خوانێکی زۆر جوان ئامادەیە کاک حاجی محەممەد پێم بڵێ بەڕێزە نێوانە چۆنە لەگەڵ خواردنی نانی بەیانە وەڵاهی زۆر باشین لە هەموو ژەمەکانی تر باشترم بۆ نانی بەیانیان بە حکمیەوەی کە هەڵەستین بۆ نوێش بەیانیان زوو تازە ڕناکشینەوەی ترە ڕۆین لە پەیسەر ئاژەڵ و باغداری و مڵکاتی و ئەوە نێکی ئیشوکار هەبێ بەیانیان بەڕێیەکەی زوو ڕاستەکەی زۆرتر بەیانیان حەزەکەن چی بخۆن چی ئامادە بێ لەسەر وەڵا زیاتر بەیانیان ماستە و شیرە و ماستەکەش خۆماڵێەوە بەڵێ ڕۆنەکەرەیە و ئەوەی هەیە هەمووی هەر خۆمانە هیچی مەسلاحە و قوت و ئەمانە نییە ڕاستەکەی ئیتە بەیانی وایە کولێرە ئەکرێ و نانی تەنورە و کولێرەی گەرمیش گەزۆیە و گەزۆش حازرە بەڕاز لە سەرم سپێت تۆزە باسی ئەم گەزۆیە بکەم کاک حاجی محەممەد ئێوە ئەم گەزۆیە لەگەڵ چیا خۆن وەڵا ئەو گەزۆیە زیاتر لەگەڵ ڕۆنەکەرەیە ئەیخوین بەیانی لەگەڵ ڕۆنەکەرەیە بزانم سوودی تەندروستیشی زۆر باشە ئەمە چی تێکەڵا هەر گەزۆیە تر لەو شیرینیەکە لەو دارە ئەبارێ گەڵاکە ئەبڕین و وشکی ئەەکەین شەو ڕۆژێک ئەجا ئەیکوتین لەسەر شتێک پەردەیەک شتێکا و کاتە ئەم گەزۆی لێ دروست دەبێ باشە ئێستا کاتی چیە بۆ نمونە گوندنشینان زۆرتر سەرقاڵی چین ئێستا کاتی تەماتەگەینە تەماتە و بامی و باینجان و بیبەر و ئەمانە مەروێ زۆر بەچی بەناوبانگە کاک حاجی هەموو جۆرە میوەیەکی هەیە هەموو جۆرە میوەیەکی هەیە ترەی باشی هەیە هەنجیری هەیە هەناری هەیە قەیسی باشی هەیە گێلاسی هەیە بۆ هەموو میوەکان باشە گونجاوە بۆنی ئەو خیارەش تۆ لەگەڵ قسەکانی شاو خیارە و پاکرۆ بەڕاستی بۆ بەرامی زۆر زۆر تایبەت ئەمەش خیاری کوردی خۆمانە خیاری دێبەری خۆمانە ئەمە پلاسیکی نییە لە بەیتی پلاسیکیە ئەمانە بەرهەم بێن هەموو
بەروبوومی دەستی خۆمان. ڕاستەکەی باشە هیچ شتێک هەیە لە سەرم سفرێکە خۆمانە نەبێکە حاجی محەممەد هیچ شتێک نییە کە خۆمانە نەبێ هەمووی شتەکان دەست و قامی خۆمانن ئەوە شیرەکەیە کە بەیانیان ماگاکایە دۆشین شیرەکە بە حازریی کوڵێن نوێهێن ئەو ڕۆنەکەەکەی ئەو ماستەکەی ڕعینیشت ئەم گەزۆ و خەیار وشتە ئەم کولێرەی تەنورە عنی هیچ شتێک نییە بڵین لە دووریەوە هێ نابێتمان ڕاستەکەی فەرمو ئێوەش با زیاتر سەرقاڵتان نەکەم و زیاتر برسیتان نەکەم چونکە وەکو خۆتان باسان لێوکەی و بەیانیان زۆر زوو نانەخۆن ئەمڕۆ کەمێک درەنگ کەوتن بەوەی ئێمە و داوای لێبور نەکەم نانەکە بخۆین ببینەران ناخۆش و بەخێر زۆر سپاس. ئەوەی کە بینیتان دەستپێکی ڕۆژێکی پڕاوپڕ لە وزە و چالاکی بوو لە لای گوندنشینانی مەروێ. گوندنشینان هەر لە بەیانیەکی زۆوە هەڵەستن سەرقاڵی کار و چالاکیەکانی گوند ئەبن. بگومان من ئەمڕۆ زۆر چێژم لەم بەرگەیە بینی چونکە بەڕاستی بەرگەیەک بوو یاخود گەشتێک بوو بەلای منەوە پڕاوپڕ لە جوانی بوو پڕاوپڕ لە دیمەنی جوان بوو پڕاوپڕ لە وزە و چالاکی بوو ومێ دەکەم هەمومان بگەڕێنەوە بۆ ناو ئەم سروشتە جوانی کە ئێمە هەمانە وتراوە ژینی لادەی سەیرانە گەرچی تۆزە گرانە بەس بەڕاستی تۆزە گرانیە زۆر زۆر گرانە بۆیە ومێ دەکەم من وەکو چۆن باسم کرد چێژم لەم بەرگێ و لەم گەشتەم وەرگرت ئێوەش چێشتان وەرگرت بێ لای منەوە هیچم نەماوە ئەگەڕێمەوە بۆ ستودیۆ بۆ لای هاوکارانم ماڵتان هەر ئاوادان.